وەرەکن بابی خۆت شۆ لە مڕابدا ئەمە بابتم لە هەموو کە زیاتر مەسلحەتی توم لێ تکات لێ دەکەم واز لەو بابەتەی بینە بۆچی باوکە بۆچی واز بێنم پێم ناڵێ بۆ کچم هەتوو کچی نادرەفەندی کەس نییە لەو شارەی بابەت نەناسی ڕێزی لێ نەگری ئەمە ئەو منەماڵەیە زۆر لێک جیاوازی بۆچی جیاوازی باوکە بەس لەبەرەوەی وەزعمان لەوان باشترە تۆزێک نا کچم ئەو بابەتە نییە بەشتی دیکە هەیە هەندێک شتەیە من دەزانم ئەتوو نازانی لۆیە تکات لێ دەکەم وازی لێبینە باوکە گیان چ شتێکە تۆ ئیزانی و من نایزانم دە پێم بڵێ با مرتاح بم چی وای کردو تۆ ئەنە ڕق لە یوسف بێت بۆچی کچم هەتوو وام لێ دەکەی هەموو شتێکت لۆ ئاشکرا بکەم باوکە حەزەکەم بزانم کچی من هەتوو دەزانی بابی یوسفی لەسەر چ کوژرایە باوکە هەموو کەسێک دەزانێت کە باوکی یوسف بە هەڵە کوژراوە دەوانیە بابی یوسفی لە کاتی دزیکردن کوژرایە باوکە من حەقم چێ بەسەر باوکیەوە خۆی یوسف وانییە یوسف کوڕێکی زۆر باشە وانیە کچەکەم ئەو کوڕەش پەروەردەی دەستی ئەو پیاوەی بووە دەکەواتە دیارە تۆ قەت عاشق نەبوویت کچم عاشق بوومە بەڵام دەبێت پێت بڵێم هیچ شتێک لەو ژیانەی مستەحیل نییە هەموو شتێک لەبیر دەکرێت هەتا عاشقیش ها بەڵێ تەنانەت عشقیش لەبیر دەکرێت باش شتێکت لۆ باز بکەم کچی خۆ منیش کاتی خۆی کە گەنج بووم پێشەوەی داکت بناسم ئافرێتێکم خۆش دەویست وام دەزانی ژیان بە بێوی مەحاڵە بەڵام وا نەبوو ئیتر قەدەر وای کردو بۆ یەکتر نەبووین ئەو چۆ ڕێگایەک منیش بە ڕێگایەک بە دوایە دایکتم ناسی و سپاس لە بۆ خودای کچێکی جوانی وە تووشی پێبەخشین بۆیە پێت دەڵێم هەموو شتێک لەبیر دەکرێت کەواتە تۆ بەڕاستی عاشق نەبوویت باوکە دەچم ئەو فەلسەفانە لەسەر بابەت لێمەدا زانە چت پێ دەڵێم هەموو دنیا پێم بڵێن ئەمە ڕێبەت و نادەم شوو بۆ ویسفەی بکەی ئەڤرێز من هەر زوو دەمزانی خۆشەویستی من و تۆ تا سەر نییە چۆن قسەی واکەیت یوسف یعنی تۆ منە ئەوە خۆشەوێت پێم وتی چارەیەکەم باوکت بۆ هیچ سارەیەک لێشتەوە باوکت هەموو شتێکی تێک دەدا چۆن نەزانی باوکم شت تێگەیات بۆچی واڵیت من دەزانم باش ئەڤرێز باوکت خۆی بەچی دەزانێ نە دەوڵەمەندی لێندە دەوڵەمەندە هەموو خەڵک بیناسێ تەنهاوەیە تۆزە گۆزی لە ئێمە باشترە یان ئەگەر بابەت سومعە بێ سومعەی خۆم لە هەموو کەسێک پێ باشترە چی باسی سومعی کردو و تۆڵی چی باوکت باسی کردووە لای برادرێکی باوکم پێی و تۆ دەزانم باوکی یوسف لە سەرچی کوژراوە بۆ یەکچەکەمی پێ ناتەم بەڵام باوکت هەڵەیە و ئەو خەڵکە هەمویان هەڵەن باوکم بە هەڵە کوژراوە چی باسی سومعی کردووە تۆ بۆچی واکەیت ئێمە چی بکەین من چارەسەرێکم لایە چارەسەر چییە پێویستە ئێمە لە یەک جیابینەوە یوسف چۆن قسەی واکەیت یعنی تۆ منە ئاواویست تۆ منە ئاوا خۆشەویست ئەڤرێز تۆم خۆش دەوێ بەڵام باوکتی چی لە پێش نەهێشتنەوە من و تۆ بەیەک ناگەین جا بۆ زیاتر سەرمان بێشێنین با لە ئێستاوە کۆتایی پێبێ نابێت ناتوانم من بەس تۆم خۆشەوێت چۆن وا لەگەڵ من ناکەیت نابێت من ڕێگایەکی کازانم هیچ ڕێگایەکی تر نییە لەگەڵ باوکت خۆی پێ ڕۆشنبیرە ئێمەشی پێ نەزانە بڕۆ پێشکەشی باوکە ڕۆشنبیرەکەت بی
بزانە باوکت با بتدا بە کەسێکی ڕۆشنبیر چیت داوە لە جای لێ چۆکو من چی وتوێتی تۆ جاهیلیت بۆ قسەی واکەی توانیت هیچ نەبێت تاقیەکەینەوە تکایە باشە ڕێگاکە چییە؟ مامە شێرکۆم تازە لە ئەوروپایەتەوە بۆ مۆزوعی ئێمە نازانێت قسەی لەگەڵ هاکەم باوکیشم زۆری خۆشەوێت باوکت قسەی کەس وەرناگرێت تەنها قسەی خۆیەتی ئافرست باشترین شتەوەیە من و تۆ لێک جیابینەوە من دەڕۆم کارم هەیە تۆش بۆ کوێ دەڕۆی بڕۆ کورە بینەوە کاکە کورە یوسف بۆ پارەیەم دەوە دانیشە کورە لۆ لێم دەبەی کاکە سەربەست کورە برا گەورەتی ئەوهانی ها برا گەورەمە یان ئەگە برا گەورە بدە بێ وا بکەی ئەو ها سەیزات یەک دقەیەک کورە سەربەست وەم لێمەکە تێتەڵدام دانیشە ئێ کاکە هیچ نەبی ئەم بەخۆم شتەکت دەدەمەوە تو دەبوو وەستە ڕە بابی ژمێرم ئەرێ دەبینە خوا تۆ بە زانیمان برا گەورە دەبوو دە کاکە کورە دانیشە ها کورە سەربەست تێتەڵ دەدەم کورە دانیشە ڕاوەستە ڕا زامەوە چەندە کاکە هەر ڕاوە ڕا ئەوە لۆت و ئەوەندە ژۆمە ئێسی هەزار لۆم نێشتەوە تەواوە بەسە بزانە توش دەکرێت دزیە ئەو من دزنیمە ها ئەلی چێت وەرگرتیە ئەم نەکچانم وەگرتیە دەتوانێت توژۆ خود وەرگری کورە ئەم زۆرم وەرگرت زۆر بێزار بووم ئێستاش خۆم گران دەکەم خۆ یەک شت یوسف مۆزعی ئەڤرێستی چی لێ هاتەوە تەداخل لێ مۆزوعی نەکەی ئەوە ئینشاءڵڵا دەبتە براژنت کو دەبتە براژنت وەڵا نادەنێ سەی زیاد نەکەی ها ئینشاڵڵا لۆت دەبی بەس ئەکیدیشم نابی ڕاوەستە کێوە دەچی دەستمەکەن یەک دوو برادران ئەو شۆ جێیەکی نوێ کرایتەوە لێ خۆمان جێی خۆمان ساف دەکەین ڕ بانەری برا گەورەم خراپە ها پارەی خۆم بە خۆم مەفرۆشەوە مێزە حەجز کام نیش دەم کچەکەم بەڵە مامەگیان ئەتۆ یوسفەی باش دەناسی ئەی چۆن مامەگیان ئەگەر باش نیناسم چۆن سەری تۆ باوکمێشێنم بەو شتانە زانین چۆن ئەوە بریاردان بە عەقڵە بە دڵ نییە دوێ دەرێم ئەگەر کابرا چ خراپ دەرچوو سبەینێ چ بکەین مامەگیان تۆش عینن باوکم بیرەکەی تۆ ئەگەر زانی ئەو مۆزوع پێ حەل ناکرێ منە لە سمەڕۆم دانیشە کچی خۆم دانیشە وانە نا ئەمن یان باوکت بە تایبەتی باوکت کابرا چ عەقڵە باشە یارە پرسیتی دیارەشی دەزانیتن تأکید بە ئەویش حەزی لێ ژیان خۆش بی دوێ جارێ تاکید بکەوە مامەگیان واللهی یوسف کوڕێکی زۆر باشە هیچ غەڵەتێکی نییە زۆر ڕێک و پێکە باشە کچەکەم باشە هەستە بابچەکەی باوکت هەست 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 شێرکۆ ئەمن قەت قسەی تو مشکاندیە نا نەخێر ئەدی خێرە ئەو ڕۆهاتی ئەو داوایم لێ دەکەی کاکە ئەتو بەس ئارام بووە دەتوان پرسیارێک تێ بکەم فەرمە ئەتو تەکیدی کە ئەو پیاوە باش نییە حتمما پیاوەکی باش نییە ئەگەنا ئەمن کوت فەرجی بە تاریکی دەنێم برایەکەم ئەمن ئەو پیاوەی زۆر باش دەناسن تەنانەت وەختی خۆی باویشم دەناسی ئەخر باوکە وەزک با بێدەنگ با ئەمن بخۆم دەگەی دانیشتن قسەشمان کرد پێکەوە تەکیدی کرد کە کوڕی باشە کاچوو ئەوە نازانی
ئەوە بە عقل فکر ناکاتەوە بە دڵی فکر دەکاتەوە هیچ نازانیتن. دەبا مادەم ئەو ڕێگای خۆی هەڵبژاردیە با بە خراپە بە باشی تاوانی خۆی هەگریتن. ئەمن ڕازی نیمە تێرەگەن کاکە نازانی خەڵک چمان پێ دەڵێتن خەڵک هەموو دەمان ناسن دەبێت ئەو عایلەس ئەو سقافەتەی هەیە معقولە ڕێگانە دەنگ کچەکەی بەخۆی هەڵبژێری. کاکە خەڵکیش ئەوەی نازانی ئەوە بەتەمایە مێر بەچنا بە ناکەس بە سەچی بکات. باوکە بۆ ناکەس بەچێ ئەخ بێدەک تەماشەی لەبەردەم بابی چ قساک دەکا بێنێک بە ئارام بە سەلامەت بی دەڕازی بە و گەنجە تو هۆکە لە ڕق بووی ڕازی بە خراپ باش ئەو تەحمل مەسئولیەتەکەی دەکا برایەکەم دەڕازی بە هەی سەلامەت بی با تووشی هیچ کێشەش نەبین ڕازی بە و نایە خوای لێ بینە. دەڕازی بە باش ئەمن ڕازیمە. باوکە ڕازی بووی نەچە ئەمن ڕازیمە بە شەرتەچی هاشای لێ دەکەم. جواب دێ یان یوسف یا بابەت هەڵبژێرە. باوکە تو چۆن بێدەنگ. حاشا لەم نەکەی ئاخر هەر کچەبی بەرامبەر بەبابی ئەوە ڕەوشکی بی شایستەیەوەی زیاتریشە خۆچی گوتم هەڵبژێرە یان ئەمن یان یوسف. کچەکەم بەڵێ بابێکە جێت لێ بوو گوێم لێ یان باوکت یان یوسف. یوسف ئەو بریاری خۆتە دوایان بە خۆت تەحمل هەموو شتێک دەکەی. باوک عەزیزە حاشاکردن یان یوسف. ئەلۆ باشی یوسف گیان سپاس بە قوربان شتێکی خۆشت پێڵە باوکم ڕازی بوو. هیچ نییە تۆزە بێتاقەتم بەبانی بۆ بینم قساکەین باشە دەی خواو لەگەڵ نا هیچ نییە دێ. ژانەکەی من چۆنی چی ئافرست ئەو گریانە چییە؟ کچێ ئەو ڕۆخۆشتنی ڕۆژمانە دە پێ بکەنە دەدڵت خۆش بی ئەدینەت گۆ بابم ڕازی بوو با ڕازی بوو ئەدی ئەو گریانە چییە؟ دە بڵێ باوکم حاشای لە من کرد. ژانەکەم پێویست بەوەی ناکە ئەمن دەبمە هەموو کەست دەبمە داکت دەبمە بابت هەموو ژانت پڕ دەکەم لە خۆشەویستی پێویست بەو گریانەی ناکە تەماشا
لە سبەینێ زووتر نییە دەچینە دادگا و مارەت دەبڕن. باشە. دەوەرە با بچێ قاوەت خۆینەوەرە. دەی باو لە براژنە جوانەکەی من گیانزانەگیان بڵێ وڵی داواکاریەکم هەیە ئەگەر لە بۆم بکەیت لە خزمەتان بەسەر چاو قەمیسانم لە بۆ شوێ داوای لێ بردنیش دەکەم بۆ نا بێنە بۆ تە شۆم و دوایی بۆ تێ باشە دەستەکان بێبم بۆ ژوورە باگەرە بێ لە نیوەڕۆ چمان هەیە وڵا بریانی دروستەکەم دەستەکان خۆشی مادی نەبی قوربانی بژی بێت تا بێدیا دەست خۆش ئەمجە دەبینە ئەڤرست نیوەی کرێیەکەم دێڵە یوسف شتێکە پێڵم پێ ناخۆش نەبێت بڵێ باشە تۆ چۆنە بێ و پارەی لەگەڵ من نابەشکەی خۆ دەزانێ و دوکانی باوکمە کردوێتی بەنایمنەوە ئەڤرست بە خۆت نازانی ئەم پێشتریشم دەکرد بەزەو ماوە ئیژ نەمایە و یعنی قابلە بێ پارە بسۆڕێمەوە پارە دوای هەندە لۆچیە ئەمن دەچمە دەرێ برادەرەکە گەڕانەکە سوڕانەکە پێویستم بە پارەی دەبێت باشە تۆ بووە گەڕی بە دوای ئیشاتە بڵێ ئیش نەماوە نەما نا من دەزانم سەرم سپی و لەو بەزمەی نییە هەفتەی 5 ڕۆژ لەگەڕم لە دوویشە خۆ ئەوە ناکرێ تو دە پارەکەم دێ دوای پێبدین دوای دەیبینمەوە ئینشاءالله وردەوتە بیدەمن هەلو براژن کوی باشی بە قوربان براژن دەرێم نێڕوانێت چمان هەیە وەڵا پەتاتۆ باینجان سوورەکەمە بۆ خۆش نییەنە براژن لەو شتەشی ناکەی وڵی زۆرم حەز لە شفتەیە کاکەگیان خۆم ڕۆژە مەتعەم نییە وەڵڵاهی لا زارەش زۆر خۆشە شفتە باشە دەی باش دەست خۆش بی براژنە زێڕەکەی خۆم براژنە گوڵەکەی خۆم هیچ خۆشی سڵاو براژم گیان گیانزانەگیان بەخێر بێ فەرموو زۆر مادی دەزانێت و ئەی چی بکەم زۆر لاکت دەکەین ئەگەر من نیکەم کێ بیکە ڕاستە وڵی ئەمە حەزم لە مریشی سۆر کراوەی مریشکم هینیانە نەو سەلاتەکەیە تازە براکەی کەش لێرە بوو ئەو داوای شفتاکە تۆش مریشت ئەی ئێستا من چی بکەم من جێبەجێکە ناکرێت یەک و خواردنێ بخوا چۆنە بێت حەزم لە مریشە حەزم لە مریشە باشە زاناکیان بەسەر چاو دەست خۆش جانەکەم چۆنی بە قوربان باشی یوسفگیان ئەڵڵا ئێرە چەند زۆر خاوێن کردیتەوە ژنە کابانەکەی خۆم ژانە لۆ نێوڕانێت چ حازر دەکەی وەڵا شفتە و مریشک و ئاوە ئێدە باشە کفتەی حازرکە کفتە یوسف ئێدە وەڵا من دەچمەکەم برادران دوای دێمەوە برسی دەبن لەگەروان نانی ناخۆم حەزم لێ لەگەر یعنی ئەگە براکانم بەزەیان بەم نانێت تۆ بێ بەزێ بەم نابێت و زۆر هیلاکەم وەڵا لۆچیان داوا کردیە یەکێگەڵە مریشکە خۆمێکێڵێ من شفتا خۆمێکێ بە پەتاتە رازی نییە ئەرە باشەوانە پێشەوەی ئەتوو بە 24 ساعتی خۆی لە مەدامی نانیاندا خواردەوە کۆ ئێستا دەیلا بووم بەیانی کفتەکە بە تۆکەم باشە ئەوانە چنە ئەمە مێردم کفتە ینی کفتە بە قسەی من دەکەی ناک بە قسەیوان باشە یوسف باش
گرانە ئەوە 50,000 لە ناو جانتایەکەت برد باشە؟ بۆچی؟ وەڵا ئێستا دەچمە دەرێ لەگەر برادران با پێم بیت. ئەزانی تۆ پارە بە من نێشتووە هەروواکێکی لە ناو جانتان بێ پرس پارە دەرێنی. ئێلۆ من تو فەرقمان هەیە؟ نا فەرقمان نییە بەڵام عەلاقە برسێک بکە. جزدانمان یەکە یەک دە باشە جانە کە دێم وەلۆنی وڕانێک کفتە حازر بی. بای بای. سناوێش؟ خۆشیت. واپس. دەردەسەریەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبوو وردە وردە بێزار دەبوو بۆیە بڕیاریدا پێویستە ئەو بابەتە بە جددی لە لای یوسف باز بکات بەڵام یوسف دەستی کرد بە داواکاریەکانی جانەکەم بە قوربانت بم منزەرێک بریانی جوانم لۆ لێنێ لەگەر هەندێک برادری دەچینە سەیرانە ئەو جا پێم گوتیە بریانی ئەڤرێستی خێزانم چاو خۆشە یەک بریانی زۆر خۆش لێنێ باشە؟ باشە ئەمە چی هەموو ڕۆژێک لەگە ڕەفیقەکان سەفرە ئەی ڕۆژێک بۆ ئێمە نابێ؟ دەتبەم ڕۆژێک وعد پێکەوە دەچین کەی ئەم ڕۆژە بوو هەر نەهات؟ دێ تو سەبر بگرە هەمووشت بە سەبر دەبڕۆ منزەرێک بریانی لێنێ باشە وعدم دایە ها شەرمەزارم نەکەی شتت خۆش بێت مانگێکە زەواجمان کردو هەر ئەمڕۆ نابیانی یەکچێت جارێ مەجال نییە نا دە باشە من دەڕۆم منزەرە بریانەکەت لەبیر نەچی دەیخوافیس چت ناوێ؟ بۆ چێکم بێ بۆ مەکەیت؟ های یوسف ئەگەر بمزانی بە ئاویت بە حیاتیشم پێ ناکرد سلام علیک براژنە جوانەکەی خۆم چۆنی؟ باشم لەوا دڵت تەنگە عیبم نییە ئەرێ براژن دەڵێم جلەکان لۆ شوشتم بەڵێ شتومە ئەدی گۆریەکانم؟ بۆچی؟ خۆمە غەسالە نیم خۆت بیشۆ من چۆن بێزمێوە بشۆم یەک کەسێ لەو ماڵێ بیشوە ئەوژە توی چێمان هەیە جلمان لەو بشوە؟ بە ساقا خۆت بیشۆ باشە من ناتوانم دەبی هەر ئەتوو بیشۆی ئەمە نازانین جلی بشۆین بۆچی؟ من شوم کردە تا ژیانم خۆش بیا ببم بە کارەکەر دەبی لێرە خزمەتمان بکەی ئەو هەیە من خزمەتی تۆ ناکەم بێزار بووم لە دەستان کاکە تااقەتم چوو چێژ لێنێ جل پشۆ جل بتووکە خۆزگەیەک نەفەریش بووە بێزار بوومیتر هەرچی شێوتانە بەسەر منە کاکە باشە کا جلکەکانم لێ غەسالێ وتیشت کرد؟ بەڵێ خوایەکە خۆم تووشی چی کردن چون بێزارم لە خۆم باشەم پێم گوتی زلکە کوردیەکان شۆیان ئەوانە جارێکی کەشت مەگرە من کاکە باشە زۆر ناڕاستیت بڕۆ لە دەرەوە بیشە بە قوربان ئەی خوارە توار نازانی هەر باشتر لە دەرەوە بیکەم جا هەروای لێ بکەم جارێک کاک زاناش ماوە ئەڤرێست دوای مانگێک تێگەیشت کە باوکی ڕاستی کرد کە خانەوادەی یوسف هاوتەی ئەوان نین براو کە سوکاری یوسف بیرکردنەوە پەروەردەیان تەواو جیاوازە ئەوان لەبەر ئەوەی باوکیان ڕەفتار و کردداری خراپ بوو منداڵەکانیشی وەکو خۆی پەروەردە کردبوو پاشە کچەکەم لۆها بەدبەختت کردم لۆ بابی خۆت بەتەنێ بەجێهێش های خوایە دەبی ئێستا ژیان بەسەر ببات تەلەفۆنیش جواب نایەتەوە ئەخ یوسف ئەخ
بەخت خوا کەژنی بووشەوە بەجێش تۆ لە ماڵەوە چی بکەم ئێستا؟ تازە ڕووی ئەوەشم نییە تەلەفۆن بە باوکم بکەم چی بکەم؟ باوکوکت زۆر غەریبی یەکیان دەکرد بەڵام کەسیان ئامادە نەبوون تەلەفۆن بۆ یەکتری بکەن هەردووچیان ناخیان پڕ بوو لە ئازار ئاگرێک لە نێو هەناویان هەبوو بە هیچ شتێک نەدەکوژایەوە هەر یەک بە جیاویستیان تەلەفۆن بۆ یەکتر بکەن بابزانین چیرۆکەکە بەکوێ دەگات دەرم با تەلەفۆنەکی لەگە بکەم هەر نانە هەر بزانم حاڵ و وەزعی کووە من تەلەفۆنی لەگە ناکەم ئەو بڕیاری خۆیدا چ بڕیاری خۆم ئەو یوسفی هەڵبژار بابی خۆی لەبیر کرد لەبیری چوو کوم بەخێو کرد کوم لە باشی کرد هەتا گەیانمە ئەو ڕۆژێی خوایە خوای گیان خۆم تووشی چی کرد من ئەوە شوو بە من کردم بزانە کەوێتەوە ماڵەوە واسع سێ هەر نهاتەوە من چی بکەم لە ماڵەوە برم لە ترسا شەو زۆر چاوەڕوان بوو شەوێکی ساردی باراناوی بوو کات درەنگانی شەو بوو یوسف تا ئێستا نەگەڕابووە ئەڤرێست هەستی بە بێکەسی دەکرد و دەترسا حەقی خۆی بوو چونکە یوسف هیچ ڕێزێکی نەدەگرت و هیچ مافێکی پێ نەدەدا بە پارەی ئەو دەژیا ئەڤرێز لە نێو ئەو هەموو مەینەتی و ناخۆشیەدا ئازاری دەخوارد نەیدەزانی سکاڵای خۆی و نەهامەتیەکانی لای چێ باز بکات و هانا بۆ چێ ببات زۆر هەستی بە بێکەسی دەکرد زۆرجار بڕیاری دەدا تەلەفۆن بۆ باوکی بکات بەڵام نەیدەویست غروری خۆی بشێنێت و تەلەفۆن بۆ باوکی بکات بۆ ئەوە ناکە ڕەکلی باوکی بوو بەڵام نەیدەویست بزانێت کە لەگەڵ یوسف شکستی هێناوە و لە جیاتی هاوژێنی یوسف بووە بە کۆیلەی یوسف تو دەرێ غەریب نی غەریب نیم ها هەر خواردنەوەت ما بۆ ئەوی شت کرد قسەی جوان بکە من ناخۆمەوە ئەو شتە جوان نییە عیبە ڕاست دەکەیت وایە جوان نییە دیارە ئەنیکا ئەو سەر کێ باسی کێکەیت سەربەستکە سەربەستی براو وەکو خۆتە تۆ لەکوێ بووی ئەویش لەوێ قسەی جوان بکە بێدەب دەستیشمان لە بەرزەکەیتەوە هەرەوەت ماوە ئەویش بکە تێژتەڵ دەدەم و نابێ قسەش بکەیت قسەی زیاد نەکەی ها ئەدیکە زانا نووسووە لۆ نووسیە لەبەرەوەی ئێستا سی شەوە تۆ هاتوویتەتەوە ماڵەوە نەک ئێوارە دەست لە من نەدەی ها پیرزارت بی بێدەب ئەوە چت لێ نایەدی برسیمە دەی هەستە خواردنی بینە هیچمان نییە تا بێنم باشە ئەگەر بمزانی بە ئاوای بە حیاتیشم پێ ناکردی حەیف سی چ جۆرە پیاوێکە لێ دەرچووە باوکم ڕاستیە کرد چای مەکچی مام نادری دیارە بەدرت نیمە هەرەتون نەبووی بابت بەجێت بابت حاشای لێکردی حاشا من نەمام شێت وێر دەگرتەوە چاش بکوت
مەستا زۆر کە لە ڕقیم لە گەرمەکە و بڕە خواردنم لە بینەدای دەستی خۆش بێ کە حاشای لێ کردوم لەبەرەوەی زانی تۆ چ جۆرە پیاوێکی بەس من بە قسەیم نەکرد. تو زمان درێژی دەکەی کچێ زای چ لێ دەکەم زمان درێژی بکەی ئاخیر جارت بێها بێدەم زمان درێت لەسە من نەکەی هەرەوە مابوو دەستیشم لێ بەرزکەیتەوە ئەویشت کرد. بەرزیەکەمەوە تێشتە دەدەم و شایەنیشی من شایەنم؟ مەڵێ شایەنی ڕاستەکەی من شایەنم لەبەرەوەی تۆ هەڵبژاردووە من. بڕۆ دەرێ لەو مارەی بڕۆ دەرێ لەو مارەی بۆ گوێم چم باشەوە. بڕۆ لێوە دەچی بڕۆمێ بڕۆ دەرێ نەتبینم سوێ دەرم بڕۆ دەرێ بڕۆ دەرێ دەرم کردینەوە مارەی قەت بای لە قۆڕەکەشت ببە نێوە گۆتم ئای چ ستەمێکە تو خێزانەکەت لە مەڵ دەربکەیت ئای چ کارە ساتێکە بەم درەنگانی شەوە هاوژینەکەت دەخەیتە سەر شەقام و بە چارە نووسێکی نادیار دەیسپێریت ئاخر خۆ باش دەزانیت ئەو ناتوانێت بچێتە لای کەسوکاری خۆشی چونکە باوکی حاشای لێ کردووە بەڵام لە ناکەو لەبەر دەرگایەک بینیمان ئێرە ماڵی پوریەتی بابزانی چیرۆکەکەمان بەکوێ دەگات ئەوە چی بووە ئەوە؟ وەرە بڕۆینە ژوێرەوە. Grażyn! Awryst! Grażyn! Grażyn! Yusuf! 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 هستا! کره یوسف! صدق هستا! هستا! یوسف! کابراشن؟ نازانم زان لە ژوورەکە خۆی نییە کو نازانی؟ ئەم هەموو ژۆرەکان گەڕام براژنی لێ نییە کو ئێلی نیە و تەواو بەرە دوی بەرە بزانە خۆی دەشوا بزان لە چێ کاکە تەواوی؟ ئەرە باشەوە مستەکەم لێرە یان دیسان خواردیتەوە خواردنەوەی چی نەبابە بابا ئەتوو لە نادی بووی ئەو شەو ئەتوو ێوارە لەگەر من بووی دوای لەگەر شێ ڕۆیشتی لەگە کامەرانی یان کاروان
یانی وا لە پاش تۆ لە پاش من لەگەر ئەسکەندەری ڕۆشتم ئەسکەندەر چوونە نادی؟ با بزانم ناچووی ئەدی ئەو ژنە لە چەندەرە؟ لە چوزانم بزانم لە ژوورەکەی خۆی نێنووسە بینە دیتبی کازانە؟ زانە چوزارێت لە بەم نەتگرتێ سەربەست وازم نەبینە زانە سرم زۆر دێشی سەر زانە والله برام والله وەرە دانیشە هەلەن والله برام براوم والله کابراژم والله نازانم ئەمنی زۆر لە دووگەڕام نەدیتەوە ئەدی لە چەندەرە؟ والله نازانم ئەمنی زۆر لە دووگەڕام نەدیتەوە کو ئاگال لە خێزانی خۆت نییە؟ کورت مەدی لە کوێ قابلار لێرە نێکێوە دەچی ئەو ماڵم سەر و بن کرد زانە ئەدی ئەو شەوە تو لە ماڵ نەبووی؟ لە ماڵێ بووم بەس نووسە بووم ئەدیان گۆ لە چێن دەربوو ئەم لە دەرێ بووم ئێستا لە چەندەرە؟ کورە کاکە لەوانێت چوبیتەکەم مام نادرێت خواز بینە کورە بابا مام نادر حەشای لێ کردیە مام نادری چێ؟ ناخۆوە دەماشە با تەلەفۆنە چی لێو بکەم دەلوێ بکە باشە دەبی لە کوێ بێ زەنابت بزانی سەرخۆش قسەی زیاد نەکەی کوریا جواب ناداتەوە بۆ چوە ئاخرەوە ڕاوەستم ئێستا من لێی دەکەم مەشغوڵە مەشغوڵە یوسف وڵی واز دەکەم ئەو ژنە خیانەت دەکات ئەو برازنتە دانش برام دانشە خیانەت لە من دەکا خیانەت لە من دەکەی لێ یوسفی ئەو یوسفەی خۆشت دەویست لە پاژە هەموو ڕۆماسیەتی خیانەتم لێ دەکەی خیانەت لە من دەکەی ئەوم بای لەم دێ ئەوم بای لەم دێ کامە ڕقەمی بنکەی پۆلیسێک نەخۆمان یاڵە ئەلو جەنابی ئەفسەر باشی سکاڵایەکمان هەیە لەسەر ناپاچێ و سەرگیری باش ئێستا چێوە؟ دانیشتن دای دانیشتن وەختان نەبی ئەتو هەر خەرێکی خێوە بە ئاگات لەو ماڵی نەبی ئێ تو ئاگات دەبی هەموو ڕۆژە سەر خۆشم چێوە زەهەندەم دەبڕۆ زۆر شکر چ بکەم لەدەست ئەو برایانە فەرموو قوربان ئەو شەو من لەگەڵ خێزانم نووستم بەیانی هەستان لە ماڵێ نەماوە یعنی چی؟ یعنی خیانەتم لێ دەکا لێک ژووری نووس بووم قوربان ناڵێم لەگەڵی نووست بووم بەزەم لە ژوورێکەکە نووستم دوایە ئەوە بوو جیا بووینەوە کێشەیە بەس دەبی تاقیقێکی تەواوی لێ بکەین ئەو هەروە بە ئاسانی تێ ناپەڕی
قوربان دەبی مافی من وەربگرنەوە ئەمن کەڕامەتم چوو حەیام چوو حورمەتم چوو ئافرەتێک شەوێ بڕوە لەمە بە دوا پێم دەڵێن ژنەکەی ویستی بە دوو کەوتیە نا ئەتۆ ڕقەمی ژنەکەت بنووسە لێرە ئەمە تەلەفۆن لەگەر دەکەین سڵاو ئاورێز نادر ئەها قوربان ئەها بێدە دەتوانێت تا بنکەی پۆلیس بێت زۆر باشە چاوەڕێت دەکەین هیچ نییە شتێکی وان نییە دە باشە خواحافیز خواحافیز نەها قوربان بەخۆم و بە دوو برامەوە تەلەفۆنمان لۆ دەکرد لە دوو نێشەوە هەر جوابمان نەداتەوە کو تەلەفۆنی جواب داتەوە یعنی چی یعنی خیانەت نا وان نییە نابێت سەر بڕیار بدەیت دەبی ئێمە لێکۆڵنەوە شتەوا بکەین پاش لێکۆڵنەوەی ئەو زەبە دیار دەکەوی خیانەت کردی یان نا باش قوربان باشە بەس هەست دەکەم خینەوەی من ئەتوو هەندێک ماندی سڵاو قوربان ببوورەوە قسێژەکەم بەڵام ئەگەر ئەوە لێرە بێت منە ڕۆ تا ئەتوو دەتوانی بچێ دەرێ آخر قوربان خێزانی خۆمە بام ژێرە بم ئەخر نابی قوربان دەمێت بزانم مەوزوع چییە دەتەوێت کێشەکە حەلبی فەرموو بۆ دەرێ قوربان تکات لێ دەکەم با لێرە بم کاکە نابی فەرموو وەردانش بڕۆ دەرێ فەرموو بەخێر بێ زۆر سپاس قوربان ئەو پیاوەت دەناسی بەڵێ قوربان هاوسەرم بوو تۆ ئەوشۆ لە ماڵ بووی بەڵێ قوربان لە ماڵ بوو لەنە پیاوەکە دەڵێ لە ماڵ نەبوو دەرچوو بووی قوربان دەری کردم ئەگەر نا لە ماڵەوە بووم ئەو تۆ دەرکرد بەڵێ قوربان ئەو دەری کردم چۆن ساعت سەی شەو هاتووە ماڵەوە زۆر سەرخۆش بوو ئەوەنەی خواردبەوە کە تەنانەت منیشی ناناسیەوە تر منیش قسەم لەگەڵی کرد چکە بێزار بووم لەو ڕەفتارانەی دەستی لە بەرز کردمەوە و کردمێ دەرەوە باشە تۆ بە ئارەزوی خۆت شوت پێ کرد یان بە زۆری قوربان بەداخەوە هەڵبژاردەی دڵم بوو بەڵام خۆزگە لە سەرەتاوام زانی کە ئاوا سەبابت ئاگادارە بۆ کێشنگۆ باوکم بەڵێ نەخێر ئەدیلۆ پێت نەگوتیە چونکە باوکم لەسەر ئەو کوڕە حاشای لە من کرد مەگری ئەو ئاوەی خۆوە ئەو ئاوەی خۆوە باس قوربان ئەو شەو لەکوێ بووی لە ماڵی پورم بوو باشە سکاڵا لەسەری هەیە بەڵێ قوربان زۆر باشە
سیروان یوسف مولود ئەنوەری بەنە تێست باشە تێستی کوحولی لۆ بکەن خەبەرم دەنەوە ئەتوو ژمارەی باوکت لێرە بنووسە دەبێت قسەی لەگەڵ بکەم باشە ئاخری پێ ناوێت دەبی باوکت بێتە ناو کێشەیە چکە ئەوە شتێکی گەورەیە هەروە بە ئاسانی تێپەڕ نابی بنووسە تلفۆن لۆ دەکەم سڵاو کاک نادر دەتوانێت تا بنکەی پۆلیس بێت هیچ نییە لە باش چاوەڕێ دەکەی خواحافیز زۆر ڕاستە ڕێژەی کەعول سەتانەوەتە لە جسمی ئەوە سەرخۆشە راپۆرتەکە دەرێ فەرموو فەرموو وەردانیشە ئەو کچەی من چ دەکە لێرە فەرموو ئەمسە وەردانیشە خۆت سەخلت مەکە کچەک پێم بڵێ تۆ چ دەکەی لێرە مامەسە دانیشە پێویست بە گریان ناکە باوکەجان یارمەتیم بە توخوا باشە کچی خۆ باش پێم بڵێ چ مامەسە ڕوویدایە دەریان کردە دەری لە ماڵە بەڕاستە ئاوێ وایە پێم بڵێ چێ دەری کردیە مێردەکەی مێردەکەی بەڵێ ئەی خوایە جۆ بەدێ کچەک جۆ بدی ئەمە چکانە لەسەر ئەو کابرایی دەنووسی باشە مەگیرێ کچم بابت لە پشتە تەواو هەموو شتە کۆتایی دێ لەمەوە پاشە دەمەوێت سکالای لەسەر تۆمار بکەیت زۆر باشە ئێستا دەتوانن لە دەرێ لای مفۆس تاقیقەیە سکاڵاکە لەسەر دروست زۆر باشە کچەکەشم لەگە خۆم بام فەرموو هەستە کچی وەرە هەستە سەرەمە ئیجازە باش کچی خۆم ئەگە دەزانی ئەو ماوەیە کە تو لێرە نەبووی چەند بە ئازار نە ڕۆژم ڕۆژ بوو نە شەو شەو بوو آخر کچەکە هاشاکردن لە کچی خۆت بڕیارێکی ئاسان نەبوو مندا بوو بەڵام دەبوایە ئەو کارە هەر بکەم باوکەجان توخوا لێم خۆش بە من نابوایە وا بکەم من نەبوایە بە قسەی تۆم کردایە داوای لێبوردنەکەم ڕاستیان وتووە کاڵن ئەوەی بە قسە گەورە نەکات گەورێک نایەنێت خوا بمبەخشە ئێستا پێ بڵێ ئەتۆ ئەم یوسفەت دەوێت باوکە ئەڵێ لە من تێناگەیت من ئەگە جارێکە بمبرم سەیری ناکەمەوە ئەی ئافرین کچەکەم ئافرین ئەوەیە کچی من ئێستا یوسفەم لە وەرگرە هەر ئێستا فەرموو باوکە یوسف جۆ بگرە من نادرم ئەمە سبەرێ لەسمە دادگا و داوات لەسەر تەزیین دەکەم توش هەر کاتێکی تەبلیغ کردای وەرە کۆتایی بۆ خزمایە تێبینە بگرە باوکەجان